بەشی سێمی زانیاریەکان بریتێ لە زانیاری وانەبێژ. بە کلیکردن لەسەری دەتوانین بچینە ناو فۆرمەکەەوە. دەبعا ناوی مامۆستا بە کوردی، ناوی مامۆستا بە ئینگلیزی، بڕوانامەکەی، پلەی زانستەکەی، پێگەکەی و مەرجی تەمەنیش بەجیا دەتوانین بینوسین. بۆ نمونە مەجموعەیەک لە ناوەکان داخل دەکەین بۆی کە شارەزا بین چۆنتی داخلکردیان. ئێمە دەتوانین سەرەتا بە کیوەردی کوردی ناوەکان بنووسین. بۆ نمونە ئەو بە هەمان شێوە دەتوانین بەردەوام بین. ناوەکان بە ئینگلیزی دەیە بنووسینە دواتری، مەسەلەن بەستکە لە کاتی نووسینی ناوەکاندا هەندێک وری هابنچکە چکە دواتری ئەو ناوانە کە لە جەدوەلەکە زیاد دەکرێت بەهۆی گۆڕنی بۆ هەیە تووشی کێشەمان بکە، بۆیە لە سەرەتا دەوێت بە وریایی بیان نووسین، دواتری هەوڵدەین دەستکاریان نەکەینەوە. پاشان بڕوانامەکان دەتوانین دیاریکەین. تەوعاً چکلەیەک لەو تەنیشتە پەیدا دەبێت کە کلیک لەسەر دەکەن، ئێمە دەتوانین یەک بە یەک بڕوانامەکانیان بۆ دیاریکەن. تکای هەوڵدەن خۆتان لە کەتکردن بپارێزنەوەتە کۆنتڕۆڵ ئێکس لێ بدەن و بتان هەیە ئەو خانەیە لە شوێنێکەوە بۆ شوێنێکە بگوازنەوە، چکە بەهۆی ئەم شتەوە بۆ نەگە بتانە ئەوە لێرە بگوازنە بۆ شوێنێکە شوێنەکەی خانەکە چۆل دەبێت و واتە فاکشنی ئەو بەرنامەیە تێک دەچێت. بۆیە تکایە دەتوانن کۆپیکردن بکەن، بەس خۆتان لە کەتکردن بپارێزن. پاشان پلەی زانستەکان دەتوانن بۆ خۆتان لەو لیستێکە دەردەکەوێ بۆ مامۆستایانە دیاری بکەن. ئەوە بە هەمان شێوە پێگەکەی دەتوانن دیاریکەن. پێگەکەیان مەسەڵەن بۆ نمونە ئەگە خوێندکاری دکتۆرا بێت دەتوانن خوێندکاری دکتۆرا بۆ دیاری بکەن، یا مەسەڵەن سەرۆکی بەش، بڕیاردەر، یان سەرۆکی لیژنەی بەش. و بە هەمان شێوە بۆ نمونە مەرجی تەمەن دەتوانن بۆ هەرێکە لە مامۆستاکان کە شمولی مەرجی تەمەنیان دەکا دەتوانن بۆی دیاری بکەن، و بە کلیکردن لە هۆم دەتوان بگەڕێنەوە بۆ پێیجە سەرەکی.